ئەوڕێنی خۆشەویست سڵاوتان لەبێ خۆشحاڵم لەوانەی 45 لە کەناڵی ئارێز بۆ عەربیات مۆلاتان بەڕێزان هاوڕێیەک داوای کردووە جەناوەکانی نیشانە بە عەربی باس پێم بزانین لە بەرامبەریا بە کوردی چی پێڵێن. خاڵی یەکەم ئەگەر ئەمە یاخود ئەوە ئەمانە ئەوانە ئەم چوار جەناوە نیشانەمان هەیە ئەمە ئەوە ئەمانە ئەوانە بزانین بە عەربی چی پێڵێن بۆ نێر و بۆ مێش. ئەگەر بۆ نێر بڵین ئەمە ئەڵێن هذا واتە ئەمە. بۆچی بۆ نێر شێوازی خوێندنەوەکەی چۆنە بەم شێوەیە شێوازی خوێندنەوەکەی هذا بەم شێوەیە ئەخوێندێتەوە هذا واتە ئەمە بۆ نێر. ئەگەر بۆ مێ بەکاری بێنین ئەڵێن چی بەم شێوەیە ئەڵێن هذی واتە دیسان بەمانای ئەمە بەڵام ئەمەیان بۆچی ئەمەیان بۆ مێ. شێوازی خوێندنەوەکەی چۆنە هذی بەم شێوەیە ئەخوێنرێتەوە هذا ئەمە بۆ نێر هذی ئەمە بۆ مێ. ئەگەر بۆ نێر یاخود ئەوە بەکاربێنین بڵین ئەوە ئەمە جێناوی نیشانەی ئەمە بوو. ئەگەر ئەوە بەکاربێنین ئەڵێین ذاک بەم شێوەیە واتە ئەوە بەڵام بۆچی بۆ نێر. ئەگەر ئەوە بۆ مێ بەکاربێنین ئەڵێن چی ئەڵێن ڤیچ بەم شێوەیە دیسان بە واتای ئەوە بەڵام بۆچی بەڵام بۆ مێ. ذاک شێوازی خوێندنەوەکەشی هەروەک خۆی وایە بەم شێوەیە ذاک ڤیچ هەر بەو شێوەیە ئەخوێندرێتەوە. ئەمە با بڵێن ئەوە عەفوو بۆ نێر ڤیچ ئەوە بۆ مێ. ئەگەر بڵین ئەمانە بۆ کۆ بەکاری بێنین بۆ نێر ئەبێتە چی و بۆ مێ ئەبێتە چی. بۆ نێر ئەبێتە ذۆلی واتە ئەمانە بۆچی بۆ نێر ذۆلی ئەمانە بۆ نێر. ئەگەر بۆ مێ بڵین ئەڵێن چی ئەڵێن ذەنی واتە ئەمانە بۆ نێر بۆ مێ ببورن ذەنی واتە ئەمانە بەڵام بۆچی بۆ مێ. شێوازی خوێندنەوەکەی بەم شێوەیە ذۆلی ذەنی شێوازی خوێندنەوەکەی بە کوردی ذەنی ذۆلی. ئەگەر بڵین ئەوانە ئەڵێن چی ئەگەر بڵین ئەوانە ئەڵێن چی ئەڵێن ذۆلاک بەم شێوەیە واتە ئەوانە بۆچی بۆ نێر ذۆلاک واتە ئەوانە بۆ نێر. ئەگەر بۆ مێ بێ بۆ بە ئەوانە بڵین چی ئەڵێن ذەنیچ ذەنیچ دیسان واتە ئەوانە بەڵام ئەمەیان بۆچی بۆ مێ. شێوازی خوێندنەوەکەی چۆنە ذۆلاک بەم شێوەیە ذەنیچ بەم شێوەیە ئەخوێنرێتەوە. ذۆلاک واتە ئەوانە بۆ نێر ذەنیچ واتە ئەوانە بۆ مێ. هاوڕێیان بەو هیوایم سووتان لەم وانەیەش وەرگرت بێ لایک و کۆمنتان بیر نەچێ سوپاسان دەکەم خواتان لەگەڵ.